ئەندامە کۆمیتا پەیوەندیان دەرڤێ ئەنجومەنە نیشتیمانیە کورد لە سووریە دەبێژێ ئەمریکا گەلک کە هەوڵداداک و ئێریشن تورکیە لەسەر ڕۆژاوای کوردستانە نەبنە ڕاستی ئەوژێ دڕیا بەگەرە لەشکری ڕۆژوە بۆ ڕۆژاوای کوردستانê ئەبراهیم بڕۆ ئەندامێ کۆمیتا سیاسیە پارتیایەکیتی کوردستانی سووریا ڕاگەاند و پێدە لە هەمبەر تەبایە هەوڵێن ئەمریکاش بۆی ڕێگریکردنê لە ێریشên تورکیا ڕاوەستیە تەبایە ناوچەیەن کوردستانی ببێ شەرت و مەرج ڕادەستی ڕژێمە ئەسەد کرد و بە توندی ڕێگری لێ بەگەرە لەشکری ڕۆژ بۆی ڕۆژئاوای کوردستانê کر ئەندامێ کۆمیتا پەیوەندیان دەرڤێ ئەنجومەنە نیشتیمانیە کورد لە سووریە گوت و ڕۆژێک ژ ڕۆژان لەشکری ڕۆژوێ vەگەرنە ڕۆژاوای کوردستانê ji ber ku bi xwe rol û lawên Rojavayê Kurdistanê new erke li ser şanê wan Rojavayê Kurdistanê biparêzin û vegera leşkerê roj bo Rojavayê Kurdistanê pêwîst e birêkeftina siyasî bê. İbrahîm Birro got ku Amerîka gelek hewildar da ku leşkerê roj vegerê Rojavayê Kurdistanê ew jî da ku êrişên Tirkiye nebine kirdar û êrişî Rojavayê Kurdistanê nekin. لێ مخابنە پێدە دەست بەجەهتەوە ناوچیان ڕادستی ڕژێمە ئەسەد کرد و بە خوینە بە هەزاران لاوێن کورد هاتبوونە ڕزگارکردن. ئەندامێ کۆمیتا سیاسیە پارتیایەکیتی کوردستانی سووریا سەربار کرد و گوت و پێدە بێتەوایە بژاردەیان ڕازیە ji bilî بژاردەیە vegera leşkerê roj bo Rojavayê Kurdistanê pêwîst e vegera leşkerê roj bi rêkeftineka siyasî û dibin serperiştiya welatan de werê pêkanîn. Birrodê dawî de got ku pêde guh nede Amerîkada ku kêşeyên Rojavayê Kurdistanê werne çareserkirin lewma dideme niha de rewşa Rojavayê Kurdistanê berev alozbûnê diçe û karesat û nehametî çavereya gelê Kurd li Rojavayê Kurdistanê dikin.